سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممەتان پێشکەشەکەین. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری نەغەدا، ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی بەندکراو لە پیرانشار، سووتانی دووبارە دارستانەکانی گیلان غەرب و سەلاسی باوەجانی، کۆبوونەوەی کوردستانیانی ئاڵمان بۆ پشتیوانی لە پەخشانە عەزیزی و شەریفە محەممەدی، ڕەفاندنی هەشت چالاکی مەدەنی کورد لە تورکیا، درێژێ مانگرتنی کەشاوەرزان لە ئیسفەهان، دۆخی خراپی پیشەیی کرێکارانی ڕێگەی ئاسن لە میرجاڤا و خۆپیشاندانی خەڵکی چەند وڵات دژ بە تیرۆرکردنی ئیسماعیل هەنیە. درێژی هەواڵەکان. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە نەغەدا. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی نەغەدە بە ناوی ڕەزا یاسەمەنی تەمەن 40 ساڵ لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەرکراوە. بە پێزانیاریەکان هێزانیەتیەکانی کۆماری ئیسلامی بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردووەتە سەر ماڵی ڕێبوار یاسەمەنی و ناوبراویان بە توندوتیژەوە دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشتنیم هەواڵە زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی ڕێبوار لە بەردەستانیە و بەدەوەداچوونی بنەماڵەکەی تا بە ئەمڕۆ ئاکامێکی نەبووە. گواستنەوەی عیسا ئیبراهیمزادە بۆ زیندان. عیسا ئیبراهیمزادە زیندانی سیاسی و چالاکی کرێکاری خەڵکی شنۆ کە کۆتایی مانگی پوشبەر بەهۆی دژایەتی دەستگای قەزایی لەگەڵ درێژکردنەوەی ماوەی مەرەخەسیەکەی هەوڵی خۆکوژیدا بوو بۆ زیندانی نەغەدا گوازرایەوە. بە پێزانیاریەکان کوڕە بچووکەکەی عیسا تووشی نەخۆشی دڵ بووە و پێویستی بە چاودێری پزیشکی هەیە. عیسا ئیبراهیمزادە ڕۆژی هەینی 29 پوشبەر پاش ماوەیەکی کەم لە ڕەوانەکردنی بۆ مەرەخەسی بەهۆی دژایەتی بەرپرسانی زیندانی ناوەندی نەغەدا بۆ درێژکردنەوەی ماوەی مەرەخەسیەکەی هەوڵی خۆکوژیدا و بۆ نەخۆشخانەیەکی ورمێ گوازرایەوە. عیسا ئیبراهیمزادە لە سەردەمی شۆڕشی ژنجیان ئازادی بۆ ماوەی 23 ڕۆژ لەلایەن ئیسڵاتەوە دەست بەسەر و دوجار سزای 3 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی بەندکراو لە پیرانشار. چارەنووسی دوو شارۆمەند بەناوەکانی سەلام سوڵتانی و ئەمیر فەقیە خەڵکی گوندی خۆرەنجی سەر بە پیرانشار لە زیندانی نەغەدە بە ناڕوونی ماوەتەوە. بەیانی دووشەممە 17 گوڵان، سەلام سوڵتانی و ڕۆژی چوارشەممە 2 جۆزەردان ئەمیر فەقیە لە هێرشی هێزەمنیەکانی پیرانشار بۆ سەرماڵەکانیان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ گرتوخانەی سڵاتی سوپال لە شاری ورمێ ڕاگوێزران. ئەو دوو هاوڵاتیە پاش تەوابوونی قۆناغەکانی لێپرسینەوە بۆ زیندانی نەغەدا گوازرانەوە و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. سووتانی دووبارەی دارستانەکانی گیلان غەرب و سەلاسی باوەجانی. بەپێ و ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، دارستانەکانی گیلان غەرب و سەلاسی باوەجانی بۆ جارێکی دیکە ئاگری گرتووە و هەوڵی ژینگە پارێزان بۆ کنترۆڵکردنی ئاگرەکە ئاکامێکی نەبووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ناوچەیەک گەشتیاری ناودار و دارستانەکانی ناوچەیەک گەلێن لە شاری گیلان غەرب ئاگری گرتووە و ناوەندە پەیوەندیدارەکان ئیمکاناتیان بۆ کنترۆڵکردنی ئاگرەکە دابین نەکردووە. لە لایەکی دیکەوە دارستانەکانی سەلاسی باوەجانی بە هۆکارێکی نادیار ئاگری گرتووە و هەوڵی ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش بۆ دامرکاندنەوەی ئاگرەکە بەیاکام بووە. کۆبوونەوەی کوردستانیانی ئاڵمان بۆ پشتیوانی لە پەخشانە عەزیزی و شەریفە محەممەدی. ڕۆژی چوارشەممە 10 گەلاوێژ کۆردانی دانیشتی وڵاتی ئاڵمان لە شاری دویسبۆرگ کۆبوونەوە و خوازیاری ئازادی پەخشانە عەزیزی و شەریفە محەممەدی بوون. بەشداربوونیەوە چالاکیە بە بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی سیاسی مەحکوم بە ئیعدام و ئەوانەی بە تۆمەتی بێبنەوەی بەغی تۆمەتبارکراون دژ بە کۆماری ئیسلامی دروشمێن بەرز کردەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای 3 جارە لە ئێران و ئازادی بێشەرت و مەرجی بەندکراوانی سیاسی و مەدەنی بوون. ڕفاندنی هەشت چالاکی مەدەنی کورد لە تورکیا.
ڕۆژی چوارشەممە دەی گەلاوێژ 8 چالاکی مەدەنی کورد لە شارەکانی ئەزمیر و ئیستانبول لەلایەن هێزەمنیەکانی تورکیاوە ڕەفێندران. بە پێڕاپۆرتی مێدیاکانی باکووری کوردستان، هێزەکانی پۆلیسی تورکیا هاوسەرۆکی ئەنجومەنی بنەماڵەی بەندکراوان و ئەندامێکی دایکانی ئاشتیان لەگەڵ 3 کەسی دیکە لە ئەزمیر دەست بەسەر کردووە. لەلایەکی دیکەوە هێزەمنیەکانی تورکیا لە شاری ئیستانبول چەند ئەندامی مەجلسی ژنانی سۆسیالیست کە لە ئاز کوشتنی 23 ژن لە مانگی جوولای و یاسای قوربانیکردنی ئاژەڵان ناڕزایەتیان دەربڕی بوو دەست بەسەر و بۆ گرتوخانە گواستوەتەوە. درێژە مانگرتنی کەشاوەرزان لە ئیسفەهان. ڕۆژی چوارشەممە دەی گەلاوێژ کەشاوەرزانی ئیسفەهانی بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەجانی هەقاوا کۆبوونەوە. ماوەی چەند ڕۆژەکە کەشاوەرزانی ئیسفەهانی بە تراکتورەکانیانەوە لە فەلەکەی خوڕاسکانی ئیسفەهان مانیان گرتووە و خێوەتیان هەڵداوە. ناڕازیان داوا دەکەن هەق ئاوەی زایندە ڕوود بدرێت تاکو بەرهەمە کشت و کاڵیەکانیان لەناو نەچێت. جوتیارانی ئیسفەهانی دەڵێن بەهۆی سیاسەتە هەڵەکانی ڕەژیم بەشێکی زۆر لە گوندنشینان ناچار بە کۆشکردن بوون و هێشتا زیانەکان لەلایەن دەوڵەتەوە قەرەبوو نەکراوەتەوە. دۆخی خراپی پیشەیی کرێکارانی ڕێگەی ئاسن لە میرجاوە. بە وسەی چالاکانی کرێکاری، دۆخی پیشەیی کرێکارانی شاغەڵ لە پرۆژەی ڕێگەی ئاسنی میرجاوە زۆر خراپە و خاوەنکار لە جابینکردنی ئیمکاناتی ڕفاهی خۆ دەبوێرێت. میرجاوە لەسەر سنووری پاکستان جێگرتووە و ناوچێکی وشک و گەرمە کە تەنانەت سێبەری جاریشی تیادا نادۆزیتەوە. لە گەرمای سەختی هاویندا کرێکارانی ڕێگەی ئاسن ناچارن با کەمترین ئیمکانات لە ژێر هەسابی خۆردا کار بکەن. لەلایەکی دیکەوە گەردەلوولی خۆڵبارین ژیانی بۆ کرێکاران سەخت کردووە و خاوەنکار لە جابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی بۆ 3 کرێکاری ئەو هێڵە ئاسنیە خۆ دەبوێرێت. بانکێشتی ڕەزا ڕەمەزانزادە بەندکراوی سیاسی پێشوو بۆ دادگای انقلابی تاران. ڕەزا ڕەمەزانزادە چالاکی مەدەنی و بەندکراوی سیاسی پێشوو بۆ جارێکی دیکە لەلایەن لەقی 26 دادگای انقلابی تارانەوە بانکێش کراوە. بە پێزانیاریەکان ئەو بانکرانە بە دوای سکاڵای سەرۆکی ڕێکخراوی بەندیخانەکانی ئێران و سەرۆکی زیندانی تاران بە بیانووی ناردنی راپۆرتی بەندکراوانی سیاسی بۆ دەرەوەی زیندان ئەنجام درراوە. ناوبراو پێشتر و لە مانگی گوڵانی 1402 بە تۆمەتی بڵاوکردنی پڕۆپاگەندا بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرابوو. ڕەزا ڕەمەزانزادە لە مانگەکانی خەرمانان و ڕەزبەری 1401 لە ڕەوتی ناڕزایەتیەکانی شۆڕشی ژینان 2 جار دەست بەسەر کرا. سەپاندنی سزای زیندان بەسەر پارێزەرێکی دادگۆستەری لە عێراق. لەقی نوێی دادگای پێداچوونەوەی ئۆستانی مەرکەزی مەهدی شەکیبایفەر پارێزەری دادگۆستەری و ئەندامی کانونی پارێزەرانی عێراقی بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام و بێڕێزی بە خامنەئی با 22 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرد. سەپاندنی سزای زیندان بەسەر مەهدی شەکیبایفەر لە حاڵێکدایە کە ناوبراو پێشتر لەو تۆمەتانەی کە بەسەریدا سەپێنرا بوو بێتاوان ناسەندرا بوو. پاش دەربڕینی ناڕزایەتی دادستانی عێراق پەروەندەی ئەو پارێزەرە بۆ دادگای پێداچوونەوە نێرزرا و لەقی نوێی ئەو دادگایە ئەو چالاکە مەدەنیای با 22 مانگ زیندان مەحکوم کرد. خۆپیشاندانی خەڵکی چەند وڵات دژ بە تیرۆرکردنی ئیسماعیل هەنیە. ڕۆژی چوارشەممە دەی گەلاوێژ خەڵکی وڵاتانی عێراق، تورکیا و ئۆردۆن دژ بە تیرۆرکردنی ئیسماعیل هەنیە لە تاران خۆپیشاندانیان کرد. هاوکات لەگەڵ دانیشتنی شۆڕای ئەمنیەتی نەتەوە یەکگرتووەکان پاش داخوازی ئێران و ئەلجەزایر بۆ مەحکومیەتی ئیسرائیل، کارزانەوەکان بەرامبەر بەو هێرشە و پێشێلکردنی سەروەری خاکی ئێران لەلایەن بەرپرسانی وڵاتانی جیهان درێژە هەبوو. هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ باس لە فەرمانی خامنەئی بۆ تۆڵەسانەوەی سەخت لە ئیسرائیل دەکەن و وڵاتانی ئەمریکا، بریتانیا، فەڕەنسا و ئەڵمان هەوڵی هێمنکردنەوەی دۆخەکە دەن و دەیانەوەی ڕێگە لە سەرهەڵدانی شەڕێکی گەورەی ناوچەی بگرن. لا وڵاتانی ئۆردۆن و عێراق خۆپیشاندانی هەزاران کەسی بەڕێوەچووە و
خەڵکی تورکیاش لە شاری ئیستەنبۆڵ کۆبوونەوە و دژ بە ئیسرائیل دروشمیان بەرز کردەوە. دووە هەواڵ بەرزبوونەوەی ڕێژەی کرێکارانی قوربانی ڕۆچوونی زەوی لە هیندستان. بەپێ دوای ناماری بەرپرسانی دەوڵەتی هیندستان ڕێژەی قوربانیانی ڕۆچوونی زەوی لە ئیالاتی کراڵە بۆ 150 کەس هەڵکشاوە. بە پێزانیاریەکان قوربانیان کرێکارانی وەرزین کە لە مەزرای چایی و کۆکردنەوەی هێل کاریان کردووە، بەڵام بەهۆی بارینی لێژمەی باران و ڕۆچوونی زەوی خێوەچەکانیان ئەو بردوویە و 150 کەس بوونەتە قوربانی. هەروەها 90 بۆ 100 کەس بێسەر و شوێن بوون و گەڕان بە دوایاندا بەردەوامە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەرشاد وەسوودەم.